بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە حەڵقەیەکی تری بەرنامەی جێپەنجە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەم لەم بەرنمەیەدا قسە لەسەر ژیان نامەوی زانستی و کۆمەڵایەتی و فکری و وەزیفی کەسایەتیەکی دیار بکەم تەمەنی نزیکە بێتەوە لە 100. قسە لەسەر بابەتێکی گرنگەکەین. ئەم کەسایەتیە زیاد لە 50 ساڵ بەر لە ئێستا لە ناو ڕووداوەکانی ناوەڕاستی عێراق و بەشێکی کوردستانیشتا ژیاوە. ئەویش دکتۆر محەممەد شەریفە. قسە لەسەرەوە دەکەین دکتۆر محەممەد شەریف چۆن داخڵی ژیانی وەزیفی بوو و هەروەها ئایا کەسایەتیەکانی عێراق یاخود کەسایەتی و سەرکردە دیارەکانی چۆن بینیوە. کەسایەتیەکانی وەکو محەممەد مەحموود سەواف، شێخ ئەمجەد زەهاوی، سەیدا ساڵح یوسفی، کەسایەتی بارزانی و هەروەها کەسایەتیەکانی وەکو دکتۆر مستەفا زەڵمی و عەلی محەممەد و عەلاءەدینی سەجادی و مەلیک مەحموود. کۆمەڵێ باسی گرنگی مێژووی تۆمارەکەین لەگەڵ بەڕێزیان. خۆشحاڵین دکتۆر بتوانین ئەمڕۆ گفتوگۆیە بکەین لەسەر بەشێک لە یاخود چەمکێک لە ژیانی بەڕێزت لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسی و وەزیفی و فکریەوە. خۆشحاڵم بە هاتتان و بەو لیقایە. هیوام وایە پێمەکرێ پێم بکرێ کە وەڵامی ئەو پرسیارانەتان بدەمەوە. زۆر سوپاستان دەکەم، زەحمەت چێش تا چێشە هاتوونە، تەشەکورتان دەکەم. سپاس. دەمەوێت بپرسم دکتۆر محەممەد شەریف کێیە؟ من کوڕی مەلا شەریف دوو شیوانی مەشهور بووە. عائلەی ئێمە عائلەیەکی عیلمی دینیە. باپیرم مەلا ئەحمەد ناسراوە مەلا ئەحمەدی سائیم، مەلایەکی گەورە بووە، 6 کوڕی هەبووە. مەلا هەموویان بووینە مەلا. مام مەلا هەوایی، مەلا حەمەدەمینی هەوایی هەم شاعیر بووە و هەم عالیمێکی گەورە بووە. مەلا سەعیدی کە خۆی مەلا سەعید السائب لەقەبەکەی خۆی هیناوە. مەلا قادر بوو هەبووە، هەم مەلای چاک بووە. مەلا ساڵح هەبووە، هەم مەلای چاک بووە. لە دوای ئەوەی کە ژنەکەی یەکەمی وفات دەکات، ژنێکی کە دەینی 2 مناڵی دەبی، کە یەکیان باوکمە مەلا شەریف، ئەوی تر ماممە مەلا تەیب. هەردووچیان مەلای باش بوون، زۆریش باش بوون نەکەرەوە. منیش کە لەو عائلەیە لە عائلەی دینی هەر لە مناڵیوە لە خزمەت باوکم منی فێر کرد، ینی لە فەقیهاتی هەموو عیلمەکانم تەقریبەن لە خزمەت باوکم خوێندووە. طبعا ئەوانی گچکە بیدایەتی دائیمەن باوکم تەکلیفی فەقێیەکی دەکرد، مستعیدەشیە کرد کە ئەو دەرسانم پێ برێ و لە پاشان کە نێژێکی مستعیدی بوومەوە عیلمەکان بە هەمووی لەکرد باوکم خوێندوومە. بەڵێ، یعنی کەواتە ئێستا تۆ کەسایەتێکی عیلمی تەیە، بەڵام ئەکرێ بڵێن خۆت مەلا و مەلازا دەشیت؟ بەێ طبعا ئێمە مەلازادەی نەچووکە، هەمویان هەر مەلا بووینە و خۆشم هەر مەلا بوویمە، هەر مەلا بوویمە. مەلایەتیم تەواو کردووە. بە واستەی ئەو مەلایەتیەی کە مەلایەتیم تەواو کرد لە خزمەت باوکم، باوکم منی هەنار هەولێری بۆ ئەی دنیای تازە ببینم لە خزمەت مامۆستا مەلا ساڵحی کۆزە پارکی، عالیمێکی گەورە بوو. لەوێ مامەوە تەقریبەن کەمتر لە ساڵێک، لە پاشان چوومە بەغدا. بەڵێ، کەواتە ئەو زانستانەی ئێستا ئەخوێنە یاخود ئەو زانک و ئەکادیمیانەی کە ئێستا هەیە لە ڕووی عیلمەوە، ئەوەشی کە بەڕێزت باستیەکەی کۆمەڵە عیلمی زانستی گەورە و زانستی گچکە هەبووە
تۆ هەموو زانستەکانت لە خزمەتی باوکتا خوێندووە. ئێستا بەراورد ئەکرێن بە یەکی ئەکرێ بڵین حجرە و ئەو شوێنانەی مەلاکان تەدریسیان تێئاکرد لەگەڵ زانستگاکانی ئێرە هەمان زانستگای ئەمڕۆ حجرەکانی دوێنێ بووە. من دائما گوتیتم ئەوەی فێر بوویمە لە حجرەی فێر بوومە، یعنی شتێکی زۆر کەم لە دراسەی ئەکادیمی ئیزافەم کردیە، شتێکی زۆر کەم. چونکە مەسەلەن من چوویمە لە دوای ئەوەی سانەوی و ئەوانم بە خارجی تەواو کردیە، چوویمە مستەنسریە، چوویمە قانون. لە علمی قانون ئەوەی خوێندوومە هەمووی تقریبا نێزیک بووە لەوەی من لە فقی ئیسلامی خوێندوومە، دوور نەبووە. خاصەتەن ئەو عەرەبیەی کە ئێمە دەمان خوێن وەختی خۆی لە حوجرە، ئەو عەرەبیە لە دراساتی ئەکادیمی نەبووە، یعنی فەرقی زۆر بووە. عەرەبیەکەی ئێمە زۆر مەتین و بە قووەت بووە. ئێمە نەک نەحوەکەمان دەخوین، ئێمە فەلسفەی نەحومان دەخوین. لەبەرەوە لە حێی عەرەبی لە ناحیەی بەلاغی دراسەکەی ئێمە زۆر بە قووەترە لە دراسەی ئەکادیمی. بەس طبعا قانون تەنزیمەکەی تەنزیمی فقه، تەنزیمی شەریعەیە. لەباتی ئەوەی فقه یعنی با بڵێن فەوزایەکی تێدایە، تا تو بتەوێ مەسەلەیەک بدۆزیەوە لە فقه وەختی دەوێ. بەڵێما لە قانونە باب و فەسلی خۆی هەیە، ئاسانترە و کۆمەڵێ دەقی حازرە يعني ڕاستە. على أية حال هەمووی علمە، يعني دەبینێتەوە لەسەر جدیەتی طەلەبەکە، تەخوە جدیە لە خوێندنەکەی یان هەر هامیشیە. ئەمە الحەمدولله بە هەر بە جدیەتی لامان هەم لە فەقیهاتی هەم لە دراسەی قانون و ماجستێرمان وەرگرتی. ماجستێرەکەی ئێمە لەسەر فكرة القانون الطبيعي عند المسلمين، ئەوە استفادەمان لە علمی کەلامی خۆمان کرد کە مەسئلەیەکەیە پێی دەڵێن تەحسین والتەقبیح العەقلیەین، یعنی ئاخوا عەقڵ پێی دەکرێ برێ ئەوە باشە یان پێی ناکرێ، دەبی شەرع بینین. ئەوە مەسئلەیەکی گەورەیە. زیاتر معتەزیلەکان ئەرێن عەقڵ پێی دەکرێ بڵێ ئەوە باشە و ئەوە خراپە. لكن ئەشعەریەکان دەڵێ نا، دەبی ئیلا دەق هەبی، دەقێک هەبی. ئەجا ئەمن ئەو فکرەیەم هینا مقارنەم کرد لەگەڵ فکرەیەک لە فەلسفەی قانون کە پێی دەڵێن قانونی طەبیعی. لە زمانی یۆنانیە کە لە هەموو جوانبی فەلسەفی فکریان کردیتەوە، ئەم فکریان هێنایتە گۆڕێ کە دەرێ لە طەبیعەتە، لە کەونە خوای تەبارەک وەتەعالە هەندە مەبادئی داناوە، هەندە مەبادئی داناوە سابتە لە هەموو میلەت و لە هەموو قەومێک، پێی ناویان لێنایە قانونی طەبیعی. قانونی طەبیعی یعنی عەقڵ دەرکەکە ئەو قانونە، عەقڵ دەرکەکە کە عەدالەت شتێکی چاکە. ئەم عەدالەتە نەسی ناوێ، قورئانی ناوێ، قورئانی ناوێ، عەقڵ پێی پێبات، پێی پێدەبا. ئەوە طبعا کەس ئەو مەوضوعەی نەکردووە، بۆیە زۆریان ئەم ڕیسالەیە ئەتیبار کرایە چاکترین ڕیسالەی ماجستێرە لە جامعەی بەغدا. کەواتە تۆ تەوێ یعنی ئەوە بڵێ کە لە سەردەمی نوێە، لە سەردەمی ئەکادیمیەت و مەسائلی زانکۆ و علمی بوونە، زانستی بوونە، هەڵێنجان و ئیستیمبات لە بابەتە شەرعیەکان و ئەوانەی کە پێشتر هەبوو لەوە ئەتوانی کۆمەڵێ ئەفکاری نوێوە ئیستینتاجی بابەتی نوێ بکەی بۆ ناو
بابەتە زانکۆیەکە. بۆیش کە لە ئاخریا دەبینی بەو دوایەیە کە ئەو کۆربەندی فکری ئیسلامیماندانە و نوێ سازیماندانەوە هەم لەسەر ئەم ئەساسێ دەینە سەر ئەو باسە. بەڵام ئەمێ بپرسم بەڕێزت کە سەرەتا قۆناغەکان زانستەکانت لای بابت خوێند و دوایی دەچیتە هین لە ساڵانی پەنجاکانە داخلی هەندێک کاری وەزیفیەبی بە تایبەتی وەزیفی سەربازی تۆ چیتە شوێنێکی وەکو حەبانیە ئەو کاتانە سەرەتای ئەوێ کە ئەچی وەکو ئەو کاتی کە ئەوەی پێوتە ئیمام تابوو یاخود ئیمام کە لە بۆنە سەربازگەکانە هەبوو وەکو ئەو وەزیفەیە زیاتر لەوێ نیشتە جێبت و چوویتە ئەوێ ئەمە کە چووینە بەغدا 56 لە خزمەت مامۆستا محەممەد قزلجی دەمان خوێند و حازری محازەراتی شێخ ئەمجەد زەهاویشە بووین کە شێخ سەوافیش حازرە بوو عەبدولکەریم زێدانیش حازرە بوو طبعا ئەوانە علامە بوون ینی نەکە علامەون فەوق علامە زێکجار زۆر زانا بوو خاصەتەن شێخ ئەمجەد زەهاوی ئیتر لەم ئەسنایە جەیش ئیعلانی کرد کە ئیمامی دەوێ ئیمام تابوور و پێشی ئێمە هەندێک ببوون بە ئیمام وەکو مستەفا زەلمی و غەیری تریش بیستممان کە ئیمامی جەیش وەکو زابط وایە و ڕاتبیشی باشە لەبەرەوەی تەقدیممان کرد تەعیین بووین مەناجح بووین سیمەلا تەقدیممان کرد بۆی بینە ئیمام تابوور دوو ناجح بووین یەکیان ئەمن بووم منیان کردتریان کێ بوو ئەوی تر عەبدولخالق معروف ئەوەی فەقیرەی شەهیدیان لەکوێ دامەزرا ئەو وش لە فەوجێک ئەمن لە حەبانیای ئەو وابزانم بردیانە ناسریەی بەڵێ کەواتە تۆ نزیکایەتی دەبوو لەگەڵ عەبدولخالق معروفیشە طبعا پێکەوە بوویت ئێمە پێکەوە چووی لە بەغدا بەڵام ببوورە وەڵامەکەت بیر نەچێ کۆمەڵێ ناوی گرنگت هێنا هۆکاری چی بوو تۆ لەگەڵ سەواف و زەهاوی و زەڵمی و ئەوانە کۆبوونەوە لە بەغدا یعنی ئایا پەیوەندی بە ئاستە زانستی و خوێنەواریەکەەوە بوو یاخود چی ئێوەی نزیک کرد بۆ لەوێ وەڵا تەنیا حضور مەسەلەی مەجلیسی زەهاوی بوو تەنیا مەجلیسی زەهاوی یعنی زەهاوی کۆکەرەوە زەهاوی کۆکەرەوە یعنی چۆن ئێمە معجب بووین و سەرمان سوڕ ئەبە کە جەنابی زەهاوی کەشتیش دینی شەرحەکرد باوەڕ بکە سەوافش واو کەئەنەهو تیلمیذێکە تازەوا دەست پێکە ئەو شینە خەتیبە بووە خۆت ئەزانی وانەکانی بابەتە شەرعی و دینیەکان جۆریان زۆرە ئەوەی کە زەهاوی باسیەکرد و ئێوە حوزورتانە بوو زیاتر لە چ بوارێکا بوو بابەتی فقهی بوو شەرعی زیاتر بابەتی فقهی بوو مەسەلەن یەشێک کتابی هیدایە دەیخویندەوە عیبارەتێک ئیتر ئەو وەک بەحر شەرحێ کرد جار جار مەسەلەی جارێک بەس ئەو مەسەلەی شەرح کرد کە بۆ کە مەسەلەی هەرجی بێشەرجین و ئەو هەندەسەی کە چۆن هەندەسەی نەحل مەسی یعنی شانەی هەنجین شەرحەکی عەجایب حتا سەواف پێگوت قوربان بابی نووسینەوە ئەویش فەرمووی گوتیەوە هەموو کەس دەیزانی چێ بەسیت هەموو کەس دەیزانی بەسیتی وەیدی دەگرت پێشتر کۆمەڵێک ناو دێناوەکو دکتۆر عەبدولکەریم زەیدان و سەواف و زەڵمی ئەوانەی کە لە حوزورتانە بوو لە کۆڕەکانی شێخ ئەمجەد زەهاوی کیتر بوو بە ئیزافەی ئەو ناوان وەڵڵا هەر ئەوانەم لەبیرە هیوایەتر لە فکردنی دەبە زۆر بوون یەک دووەکە بوون تورک بوون هەندێکیان زۆر کەس حازیرە بوو وە نەبوو برێی ئەوە بێ باش ئەو کاتانە کە تۆ باسیەکەی لە ناوەڕاستی پەنجاکانی سەدەی پێشوو بە دواوەیە ئەوان هەر لە سەرەتای پەنجاکانی شا فکرێکیان هێنا بۆ ناو عێراقەوە بە تایبەتی محەممەد مەحموود سەواف و زەهاویش بیری ئیخوان موسلیمین بوو ئەو کاتانە لە کۆڕ و کۆبوونەوەکانە باسی ئەو فکرە ئەکرا ئێوە هەستان پێ ئەکرد دەرکەکرا نەخێر یعنی من خۆم لە خزمەت سەوافی زۆر دانیشتوو بە قەت بەحسی نەکردووە دەمزانی طبعاً
ناقام نبو لفكرك هلا هوليرش يعني أول جار كصواف هات هوليرت بالتازه هات بو ما هوليري هات مزقفتي ما مستعمل صالحي كوزبانكي لغير ما مستعمل صالحي كوزبانكي شون بو قلاتي لاي رشاد فدي تلوي خطبة شيدة يعني بس هەردوای پەنجاکان بوو ئەو 53 بوو بەڵێ بەڵێ ئەو 53 کاتە پێشی ئەوە تۆ بچتە بەغا پێشی بەغدا یعنی دیت بووم پێشی ئەو وەختی بس لبغداد ناسیم بس موضوعي دمزاني وانا رئيسي اخويه فكرة شي تايبتها بس اما غير علم زياتر اهتماما بيلا بس همو او راسته ايسا خود شخصي بەڵام ئەو ناوانەی یەنە هەمووی بە عەبدولکەریم زەیدان و سەواف و زەهاوی هەموو ینی ئیخوان بوون چۆن تۆ بارگاوی نەبووی بە فکری ئیخوان والله ترى من زیاتر اهتمام بعلم ذكرت يعني حن نبوي لقال لا باش دوای ئەوەی قسەک پێشتر كتشوما حبانية وتصادفي كرت حبانية تعزور جرابو لجيش بريطاني يعني عراق وري قرتبو هردو ضابط لخانيك بو وركت ضابطك لحزب تحرير بو داوای کرد لە ئامریکای کە ئەمن لە گەریبم لە خانیەک پێکەوە بووین لە پاشان سڵتفە وا ڕێککەت کە ئامری مەلای مزگەفتەکە سەفەری سولەیمانیە کرد بە بری گوتی ئەتوو بەرکو خوتبەکەی بخینیەوە قەیدی ناکە وتیان سەواف هاتووە چونکە زابتەکانی ئەو لیوایەی لە حەبانیەی بوو کە ئەبن لەوێ بوو هەندێکیان ئامر لیوا و ئەوانە خزمی ئەو بوون لیوای 19یان پێگۆ شکری مەحموود نەدیم زابتێکی عێراقی مەشهورە کتابەکانی ئەو لە کولێ ئەسکەری دەخوێندرا وابزانم شکری مەحموود نەدیم خزماتی هەبوو لەگەر ئەو ئەمن چوون بۆ مزگەوت خوتبە بخینمەوە سوتفە ناسبەتی ڕەجەب بوو ینی ئیسرا و میعراج بوو چوم دەبینم سەواف لەوەیە محاولەم کرد سەلامم لێ کرد قوربان دەبی ئەتوو خوتبەی بخوێنیەوە وتی ئەبەدەن قبول ناکەم دەچی خوتباخی طبعا لو من إحراج بو صواف وبريش هالخطبة نخينتوا موفق بو بس بدليل يعني يا كم خطبة بولي كم خطبة خطبة مخينتوا واركت بحث فلسطيني شو كنت سكر رجب بو إسراء ومعراج بو زور كيفيات كتواب تبديل كردم ما كردم بارك الله بيك محمد بارك الله بيك مهم خلاص بو سبيني فوج آمر فوج لدوي ناردم انت ايش سويت؟ تو شت كرت؟ قلت شم كرت؟ قلت ازاني تو نزانين بريئي قال لدنيانية شهيت شنية نابي أتو خطبة بخينيوة استاتو لسجناوي استا استخبارات عسكري جائز نية ضابط خطبة بخين توا أجر إجازة استخباراتي نبي أتو أو جار عفوي بس جارش كشتوانك قلتم باش جا مهم أو خطبة يكم آخر خطبة بو لحفدة صار الجيش بەڵام هەر بۆ خۆی پەیوەندی نێوان ئیمامەتەکە و خەتیبەکە من نزیکایەتیە نەبوو بۆ پاساوە تۆ بڵێ من بۆیە وتارماوە لە بەرەوەی ئیمامیشم وەزیفەکە لە ئیشی منەوە نزیکترە ئەوە نەبووە بۆیە مۆڵەتی ئیستیخبارات
لە پاشان زانیم گوتمان فاضل ئەتوو بۆ نەهاتی بۆ گوتی دیار بوو صراع هەیە لە بینی حزبی تەحریر و ئیخوان المسلمین صراع هەبوو نەهات يعني نەهات چونکە سەواف وەک فەرمووت یعنی سەوا بەهۆی خزمایەتیەوە لە نزیکایەتی ئەو پیاوە بەڕێزەی باست کرد بەهۆی ئەوە هاتبوو بۆ ناو لیواکە یان هەر بۆ ئەو لیوا هات نەچوە لیوا عسکەریەکان هەرە وەکو بزانم هەردەوە بەڵام دوای ئەوە تۆ نەقلەبی هەر بۆ لیوای نۆزەوە بزان فەوجی سێ بۆ منتیقەی شارەبان بۆ شارەبان بۆ ئۆتیبارەی شارەبان نێزیکترە لە هەولێر ئەگەر هەر وەختەی بمەوێ سەفەر بکەم نێزیکتر خۆت نەقل بوو یان نەقل کرای داوام کرد داوات کرد ئەو لیوایە عەبدولکەریم قاسم ئامر لیوایی بوو ئەوە عەبدولکەریم قاسم ئامر لیوای بوو عەبدولسەلام عارف ئامر فەوجێکی بوو غازی داغستانی قائد فرقە بوو وا تەسادوفی کرد ڕۆژی سێزدەی تەمووز ئەو لیوایانە تەمرینیان هەبوو تەمرینی عادەتەن جەیش خۆ ئامادەکردن بوو فبە ئێمەیان گوت وەزیفەی ئیمام لەگەر زابێت عاشە ئیداری بوو بە ئێمەیان گوت نان حازرکەن زباتەکان هەمویان دێنەوە فەوجەکەی ئێوە ئێمە نانمان حازر کرد بۆ واتە سیانزەی تەمووز ڕۆژێ پێش ئینقیلابەکەی 1950 بەڵێ ئەمن ئەو ڕۆژ شێزدەی ئەو زابتانەی کە ئەو ئینقیلابەیان کرد هەموو مەشهدەکە لە پێش چاومە واتە تۆ بینیتن بینیم قاسمت بینی خۆت عەبدولکەریم قاسم قسەم لەگە کردووە زۆر چین چۆن بوو یعنی ئەو ڕۆژە هەستت بەوە ئەکرد خۆی ئامادەکاری مؤدەب بوو زۆر مؤدەب بوو ئەوە بدێتەوە خەیاڵی لە تەنیشت غاز داغستانی دانیشت بوو ئەوها یعنی وەکو فەقێت چۆن لەکن مامۆستای دادەنیشی ئەوها دانیش لە خەیاڵما ئەو وەختی وتم باشە تو ئەو عەمیدە وە توش عەمیدی یعنی هیچ فەرقێکی واتان نییە لە عەسکەری ئەم خوضوعەت چییە ئەو ئەدەبە دەبی فەقەیاتی کردبی عەبدولکەریم قاسم مهم تر لە دوای ئەوە فەوجەکەی ئێمە هاتە بەغدا باش بەڵام ئەوە تۆ سیانزەی مانگ باسەکەی ڕۆژی دواتر فەوجەکە دێت و ئینقیلابە بێت لە بەغدا تۆش هاتی ڕۆژی دواتر یا قاسموان خۆیان هاتبوون بۆ ئەوان چوون ئەو زابتانی ئیداریەکان ئەوەی عەلاقەیان بە تەبریدەکە نییە مابوونەوە پاش هەفتەشی داوایان لە ئێمە کرد بڕۆین بۆ بەغدا واتە تۆ ڕۆژی ئینقیلابەکە نەچویت نەچوینە ڕۆژی ئینقیلابەکە ڕووداوەکە چۆنیەتە بەرچاو ڕووداوەکە پێش وەڵڵای ڕووداوەکە ئەوە بوو یعنی گۆڕانکاریەکە زۆر گەورە بوو گۆڕانکاریەکە زۆر ئەو ڕۆژی سیانزەی مانگ تۆ وەک خۆت ئێوە هەستا نەکرد شتێک بەڕێوەیە هیچتا نەئەزانی حتا یعنی ئەوەی کە مەسئولە لە فەوجەکەمان لە پاشان بەبری گوت موسڵاوی بوو عەقید مستەفا گوتم باشە تو دەتزانی گوتی نەوەڵڵا ئەمە لە منسووریە دەرچوویت سەعات 6 بۆ ئەو 5:06 بۆ على ئەساس دەڕۆین بۆ تەبریدە بۆ ئەوەیە عەبدولکەریم قاسم لە پێشەوە بوو هاتە لای من باعتبار مەسئولی حەرەکەی فەوجەکەیە گوتی مستەفا عادة الجيش كدروا سرعتي 30 كيلومتر في الساعة قوتي أعلى سرعة برو إما سورة ما نكردو توابو پێشی ئەوە ڕۆژ بێتەوە پێشوەی ڕۆژ بێتەوە ئێمە سەورەمان کردو سەیتەرەمان لەسەر بەغدا کردووە بڕۆن وتی ئەمەش ئەو زازانێتیان وا بزانم یەک دوو زابێتیان هەبوو دەیزانی کەواتە ئەو مەجلیسی زابتەی ئەڵەی کە ئینقیلابەکەیان کرد کە ئەوترێ زوباتی ئەحرار یا ئەفسەرە ئازادی خوازەکان
ئەو مەجلیسە بوو تۆ بینیت یاخود قاسم یەکێک بوو لە مەجلیسەکە نا کە قاسم ڕۆژی یەکێک. سیانزەی مانگ بینیت قاسم نەک یەکێک. تۆ هەموو مەجلیسەکەت بینی غاز داغستانی لەوێ بوو کە ئینقلابیان لەسەر ئەو کرد. ئەو ئامری ئێوە بوو ئەو قائیدی فرقەکە بوو. قایدی فیرقەکە قائیدی عەبدولکەریم قاسمی بوو. ئەویان گرت ئەو ڕۆژی گرتیان حەبسیان کرد. تۆ هەفتە بەس مستەفا زەلمی عەبدولسەلام عارف پێی گوت بوو دەیزانی بە دکتۆر مستەفا پێی گوت بوو لەگەریان وتی بووی شتێکی واکرێت وتبووی خۆی بۆی باس کردی دکتۆر مستەفا ئاوەڕێ نووسێتیش بەخۆشی نووسیتی ئەو وەختی ئەو ڕۆژی زانیمان چونکە ئەو چوو بووە مەسئولی ئیزاعی کوردی 58 ئەو کاتە ئەو کوردانی کە بەشدار بوون یاخود دیار بوون لەوێ ئەدناسین لە بیرتە ناوەکانیان والله هەر ئەومان دەزاری کەسە بوو ناوی عەبدوڵڵا بوو بەس من نەمدەناسی شێخ نووریمان لەگەڵدا بوو لە گەروی بوو بەس ئەویش نەی دەزانی هەر ئەو ڕۆژی پێ شێخ نووری لە وەختێک بوو بە محافزی سولەیمانی شێخ نووری شێخ ڕەشید هەبوو بەڵێ ئەویش بەشدار بوو بەشدار بوو. تۆ هەفتەیە دوای ئەوە ڕۆشتە بەغدا ڕووداوەکان کاریگەریان چۆن بوو مابووکەیەتەوە پێش چاوت یعنی دنیاشکە بوو دنیاشکە بوو دوو سەردەمی زۆر جیاوە سەردەمێ دەسەڵاتی پێوتێ مەلەکی و پاشایەتی سەردەمێکی جمهوریە بڵێن کۆماری یعنی ئەوجیا ئەو ناوە دوو تایتڵ و ناوی گەورەیە ئەوە لە ڕووی تابعی سیاسیوە بەغدا و شارەکانی تری عێراقەوە دیار بوو دیار زۆر ئێمە بەنسبەت کورد تەسەورمانە کرد کە خاستەن ئەمە دەیانگۆت عەرەب و کورد شوڕەکە شەریکن ئەوە وەسعشی تایبەتی لەناو کوردەکان دروست کردبوو یعنی تەسەورمان دەکرد پێی خۆش و ئەو برایەتی کورد و عەرەبەی لە عێراق ئەوە پێشتر نەبوو ئەو قسانە مەسەلەی دووەمین قسە هەبوو مەلا مستەفا دەگەڕێتەوە بیدایەتی ئەوەش دیسان وەسعشی لەناو کوردەکان دروست گۆڕانکاریەک بوو تۆ ئەو کاتانە بوو هەر ئەو کاتانە بوو لە بەغدا عەلاءەدین سەجادی و ئەوانت ناسی یا بڵین پێشتری عەلاءەدین سەجادی من کە چوومە بەغدا یەکەم کەس بوو کە دەچوومە مزگەفتەکەی ئەغلب هێواران لە خزمەتی بوو مامۆستا عەلاءەدین سەجادی حتا عەلاءەدین سەجادی کە سەفەرێکی گەشتێکی کوردستانی هەیە گەشتێک لە کوردستانە ئەمنی کردە ئیمام لە مزگەفتەکەی لە جێگای خۆی چی جگە لە کورد بوون چی تۆ عەلاءەدینی سەجادی لە بەغدا بەست بە یەکەوە یانی باس و خواستان چی بوو وەزیفە و ئیشتان پێکەوە ئەخباری کوردایەتی و ئەخباری یعنی مەحشەری عەلاءەدین سەجادی مەحشەری وەکو ئەو نەبووە هیچ مەجلیسێک وەکو مەجلیسی عەلاءەدین سەجادی خۆش نەبوو تۆ چ سوودێکت لێ وەرگرت زۆر سوودم لێ وەردەکرد هەم لە ئەدەب هەم لە قسە زۆر سوودم لە مامۆستا عەلاءەدین سەجادی شتێکی تر باسەکەی لە یادداشتەکان تا پێشی ئەوە ئێمە باسی ئینقیلابەکەی عەبدولکەریم قاسممان کرد بەڵام تۆ باسی ساڵی 1956ەکەی لە ئەوائیلەکانە سەرەتای 56 تێئەپەڕی کەسایەتی کوردیا بڵین سەرکردەی شۆڕژگێڕی کورد مەلیک مەحموود ئەبینی لە دوکانەکەی بەشیر موشیر دانیشتووە ئەو ڕووداوە چۆن بوو چۆن بیری ئەمە عادەتەن یعنی خۆی ئەمە تەڵەبەی مامۆستا محەممەدی قزلجی بوون مەدرسەی نائیلە خاتوون لەوێ بوو ئەمن لەوێ تەسجیل بوو و جێگاشمان مزگەفتی حوسێن پاشا بوو لە عینی منتیقە فعادەتەن کە لە نائیلە خاتوون دەرەچی بەکل بەشیر مەشیر دادەڕۆی بەلای بەشیر مەشیر عادەتەن ڕەشیش ڕادەوەستان زۆر شخصیان لەوێ ڕادەوەستا کەس گەیشتمەوێن دەرێ شێخ محەموودم دیت هەیبەتێک بوو ڕاستان ئینسحابم کرد چووە ئەو بەری
جادەکە مزگەفتی چی پێ دەرێن لەوێ تەماشامە کرد هەدە بە هەیبەت بوو شەرمم کرد بچم لەوێ دەستی ماچکەم یان پێم جوان نەبوو زۆر چی ئەکرد هەر دانیشت بوو دانیش بوو عادەتە دانیشت بوو لە نزیکەوە تۆ نەچوم با بڵێم مەبەستمەوەی پێشیش لە نزیکەوە نەدی بوو هەن بەس ئەو لەحزەیە بینیت بەس ئەو لەحزەیە دیت باش باسی بەشیر مشیرێت کرد بەشیر مشیر کێیە با بینەران بزانن بەشیر مشیر حکایەتە بەشیر مشیر حکایەتە یعنی مامۆستا عەلادین سەجادی دەیگوت وەخت خۆی گەلاوێژی هەبوو ئەگۆ مەقالمان دەنووسی بە ناوی بەشیر مەشیر دەیگو عەلا ئەتوو مەقالەکەی منت خینتەوە ئەمن نووسیتم مەقالەکەی منت خینتەوە چۆن بوو وەڵڵا زۆر باش بوو نەیگوت باە زۆر باش بوو لێی تووڕە دەبوو چەندی وەک عەلادین سەجادی بە ناوی ئەوە مەقالێ نووسی فەئیسانەشی یعنی کورد پەروەر بوو بەناو عەشی خاص دیعای بۆ کورد زۆر دەکرد مەشهورە کە گۆتیتی کورد 100 ملیۆنە گۆتیان باشە کو ئەوە لە فرانجێ ئەوەندە لە فرانجێ ئەوەندە زۆری گوت بوو گەیشت بۆ 50 ملیۆن ئەی گۆتی 50یەکەی تر وتی باشە سین ئەرێ 600 ملیۆنە قابلە 50 کورد نەبی یعنی ئەوە قسەی ئەنتیکەی هەبوو ئەو بۆ خۆی بە تەنها ئیعلانی دەوڵەتی کوردی کردهبوو وەک بزانی جگە لە عەلادینی سەجادی کێیتر بە ناوی بەشیر مشیرەوە شتێ نووسی مەقالاتێ نووسی وەڵڵاهی ئەو یەشێک هەبوو وە بزانم ئەدیبەکی کوردی سولەیمانی بوو کامیل ژیر ئەو وەختی لە بەغدا هەر ئیجتیماعێکە باە نەدوایەکە باە یان بەرقێشی دەکرد بە ناوی بەشیر مشیر یان قسەی دەکرد بە ناوی بەشیر مشیر وەکو مەسیری بەشیر بوو لە ناو کوردەواری ئیتر خۆ ئەو کاتانە ئەم قسانەشی ئەکرد لە بەغدا و خۆت ئەزانی ڕۆحی قەومی و عەرەبچێتی و ناسیۆنالیزم وانە هەبوو بەشیر مشیر هەموو ئاوا لی تێگەیشت بوو کە کەسێکی وایە نەک ڕوبەڕووی کۆمەڵێک شت بێتەوە لە بەغدا کە مەترسی بێ بۆی ئەوانەی نەبوو ئێوە کوردەکان هەموو چوونە لای ئەو ئەغلب تۆ خۆت بڵێن چوویتە لای بەشیر مشیر بینیوتە هەموو کوردەکان دەچوون بەوێدابا دەچوون دادەنیشتن بەس ئاستی خوێنەواریەکەی چۆن بوو خۆی بەخوا ئەو من ئەو ئاسەکەی ئەو نازانم باوەڕ ناکەم ئاسە شیوانە بۆ چکە خەیات بووە پێشتر خەیات بوو بەڵێ ئەوەی مەلیک مەحموود باست کرد خۆی مەلیک مەحموود تۆ سەرەتای 56 بینی بەڵام لە 1956 کۆچی دوایەکە هەر لە نەخۆشخانەی حەیدەریە لە بەغدا یعنی هەستت پێکرد کە بینیت وەکو نەخۆشیەکەی لەوێ بوو یاخت چۆن لە هاتبوو نەخۆی نەمدیت وەکو نەخۆش بیستمە وەختی لە حەبانێ بوون کە ڕۆژێکە ئەخبار باسی کرد کە وەفاتی کردووە بەڵێ باسی بابەتێکی ترەکەی کە لە بەغدا تۆمەتێکت بۆ دروست کراوە لە ئەوەی کاتێکە قسەت کردووە تۆمەتی بۆن شیوعی بوون بۆچی ئەبێ ئەو کاتانەی کە لەوێن بە تایبەتی چەپەکان کاریگەریەکیانەوە بۆ شیوعیەت ئەبێ بە تۆمەت لە بەغدا حقیقەتەن ئێمە گەنجەکانی کورد لە ئەو وەختی هەمومان پارتی بووین کە پارتیەتی ئەو وەختی بۆی مقابلەی شیوعی بکەین ئێمە کفاحمان دژی شیوعیەت بوو دێتە خەیاڵم لە فەوجەکەی ئێمە چەوان فەوج هەبوو بوو بە شیوعی زەبانی بڵێن ئەو کاتە بوو کە لە شارەبانەوە چووبیتە بەغدا لە دوای ئەوەی بە چەند مانگەکە تر شیوعیەت بەڵاو بووە خاصەن جودیەکان زابتیش هەبوون حتا ڕۆژێک لە زابتەکان تعال ئستاد محەممەد تعال شوف الصورة دیتم سوورەتێک
نوری سعید سەوافی لەگەرە و مەشروبیان لە پێشە گوتم ئەمە وەختی نازانم و مۆنتاژە و نازانم چی بەس گوتم ئەوە معقولە خۆ عەلە الئەقەل عەمامەکەی دادەنا لۆ بە عەمامەوە دیارەوە درۆیە تەرتیب تا کردی سیناریۆیەک بوو دەیانوێ بە هەموو نەوعەک هەرچی بۆنی ئیسلامی لێبێ ئسقاتی بکەن شوعیەکان على أي حال مناسبەیەک بوو مناسبەی مناڵ عید الطفل وابزانم مێشی حوزەیڕانە شتێکی ئەو هەیە حەفلەیان کرد گوتیانە منیش گوتیان دەبێت توش کەلیمەت هەبی لەسەر طفل ئەمنیش وا ڕێکەت شتێک لەوێ کتێب کوڕاسێکە بوو بەحسی وەی دەکرد لێنین و وەطفل لێنین ئەرێ کە لە ماڵەوە دەرەچوو کە مناڵی ئەدیت ڕادەوەستا لەگەر مناڵەکەی گەمەی لەگەر دەکرد ئێتیمامی بە مناڵە کرد طبعا ئەمن بەحسی ئەوەم کرد کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر ئێتیمامی بە طفل کردیە ئەو میسالە وت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەجدا لە نوێژە حەسەن ئەو حوسێن لەسەر شاری مبارەکی بووە لە سەجدە هەر نەستاوات بۆ ئەوەی حەسەن بوو حوسێن بوو ئەزیەت نەبینی یعنی حتا لە عیبادە ئێتیمامی بە مناڵ کردووە یەک دوو میسالەشکەوە بینابوو لە پاشان گوتم عەبدولکەریم قاسمیش ئێتیمامی بە مناڵ کردووە و لینینیش کە گوتم لینین ئوستاز فەوجەکە 500 کەس زیاتر بوو هەمویان هەرستانە پێوە و خۆیان بەعادی دادا لە خۆشیە کە ئەمن ناوی لینینم هینە پێغەمبەر ئاگایان لێ نەبوو عەبدولکەریم قاسم هێز بەس کە ناوی لینین هات ئێستش زابتەکان لە پاشان هاتنە لا گوتیان هاوەهای شنو ئەمە دەزانینە تۆ شوعی نییە کە چێت و قسە چ بوو کردت گوتت لینین العەظیم گوتم مشکلە نییە لینین العەظیم چکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرێ إلى هرقل عەظیم الروم عەظیمی وڵاتەکەی خۆیتی تەلا على كل مدەیەکی پێچوو هەتا پێمان کرا خۆمان ساخکەیەوە بە نەک شوعینە ئیشمان ئەوەیە زدی ئەوان تۆ ئەمە لە ناو خوا بوو یعنی ئەو کاتە بڵێن شوعیەت یا بڵین فکری چەپەکان ئاوا شەپۆلیەدا لە دەرەوە ڕوبەڕووی تۆهمەت بوویتەوە لە تۆمەتەکە ئەەکە یعنی ئەمە شوعیەت ئەو کاتە تۆمەت بوو بۆ قەومیەکان بۆ من تۆمەت بوو مسڵمانم تۆ باسێکی تریت کرد وتی لەبەرەوەی ئێمە قەومیوین دیارە یەکێ لە وەزیفە و ڕەکیزە سەرەکیەکانی کاری چالاکی ئێوە دژایەتی و نەگونجان بۆ لەگەڵ شوعیەکان وانە زۆریش خاستن لەگەر یعنی زۆر برادەرانی ئەوانەی کوردەکان ئەو کاتانە کوردەکان وەکو حەمەی مامۆستا مەلا کەریمی فاتح برادەرمان بوون ئەوانە لەگەڵ ئێمە بوون دەمەتەقەیمان زۆر بوو لەگەڵ دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ لەگەر ئەو کەم ئەمە عەلاقەمان لەگەر ئەو نەبوو بەس دەمان بیست ڕۆژێک حەفلەیەک بوو نادی الارتقاء الكردی هەبوو لە بەغدا انتخابات کرابوو طبعا انتخابات لە بینی پارتی و شیوعی ئەوەی تەمسیلی پارتی کردیە مام جەلال بوو ئەوەی تەمسیلی شیوعی کردیە عەزەدین بوو لەوێ مام جەلال وابزانم تۆزێ لەگەر عەزەدینی وەزیان تێک چوو بوو هەر لەسەر ئەو بڵین جیاوازی ئەفکار باش ئەو کاتانە لە بەغدا عەبدولکەریم قاسم بەڕاستی لەژێر کاریگەری فکری چەپ و شوعیەکانە بوو یە هەر خۆشی پەیوەندی لەگەڵیانە هەبوو ئەوەی کە تۆکو خوێندەوارێک دەرکت کردبێ من بە تەسەووری من شوعی نەبوو بەدەلیل
انقلابش عجیبی کرد لە زیدیان. بەڵام کارەکەی هەست ناکە یارمەتی دەری ئەفکاری إيه ئەوان بوو طبعاً. ئەوەی لە نێوان چینەکانی فەلاح و ئەقتاعیەکان ئەوان بوو ئیسفادەیان لە حڕیەتەکەی کرد. حڕیەتەکەی ئەوان شیوعەکان ئیسفادەیان لەو حڕیەتە کرد کە عەبدولکەریم قاسم بەڵاوی کردەوە. دواییش ئەی تێک نەچوون بۆ خۆیان بەرکەوتیان نەبوو لەگەڵیا ئەو مودەی 3-4 ساڵە بە تایبەتی تا پێشەوە چەپ و شوعیەکان لەگەڵ قاسمە لە دەستیان چوو پەشەمان ببوونەوە بەو دوایە کە چۆن ئیشێکیان نەکرد لە زدیا و ئەو وەختی کە بە قووەت بوون. ڕاستە طبعا کودەتایە کە کرێت لە 8 شوباتی 1963 تۆ بە کودەتای ڕەشی خوێناوی ناویە بەی ئەو ناسناوە بۆ لێناوە چونکە هیچ یعنی خاصەتەن وەکو ئێستا پێدەرێن جینۆساید دانان لەسەر شیوعیەکان یعنی زۆریان کوشتن هەرچی گرتیان کوشتیان. تۆ شوعیش نەوی بەڵام ئەوەت بە کودەتایەکی ڕەشی خوێناوی ناو بە طبعا بەشەر بکوژێ بەلاش و علاش بێ محاکەمە لەگەرەوەشە یعنی بەنسبەت هێبە وەنێ برێ خۆ هیچ زێرەشیان لەمە نەدا ینی بەعسیەکانی کە هاتن ئەمە ئیمان بووین ئیش خۆمان دەکرد هیچ هەروش خۆمان بووین. بەڵام تۆ شعورە کوردیەکە بوو یا شعورێکی ئینسانی بوو ئەمە وەڵا هەردوو لە ئێمە ئیشی مەئەوە بوو ئەو هەموو جەنازە هات ئەو هەموو کوژراوە هات ئەبێ بچێ دەفن بکرێ چووی دەفنی بکەین 70 کەس بوون لە شیوعیەکان هجوومیان کردە سەرمان زۆری نما بوو بکوژرین وە تێدەگەیشتن کە بردمانن بۆ قەبرستان نوژنەیەک لە ئەتبا و ئەمنیشیان لەگەر بوو هجوومیان کرد جەیش بە دەبابات هات ئێمەیان قوتار کرد ئەوە لە مەدینەی لە کیفاح هەمووی شیوعی بوو یعنی مەترسی ڕوبەڕووبوونەوە هەوو باش ئەو کاتانە بۆ منە لە بەغداش کەسایەتێک گەورەکان مامۆستا عەبدولکەریم و مدەڕیسوانە حوزوریان هەبوو ئەو وەختی لەوێ نەبووە ئەو کاتە ئەو نەبوو لەوێ بەڵام دواتر هاتە ئەوێ ئێوە لەو ڕووداوانەی 63 دواتر ئەمجا ڕووداوەکانی تری لە کوردستان لێرەش ڕووداوێکی تر دابەشبوونێکی سیاسی لە نێوان بارزانی و باڵی مەکتەبی سیاسی دروستە بێ دواتر کۆمەڵی ڕووداوی کودەتای ئەوەی حەڤەی تەموزی 68 دێتەکایەوە ئەم ڕووداوانە بەڕێزت هەموو لە بەغدا بوویت لە بەغدا بوو و بەشداریش بوو منەوەی کە ڕوونەدا ئەوەی کە ڕوویە لە کوردستان لە 64 کاریگەری لەسەر ئێوەی کوردیا قەومیەکان ئەوانە هەبوو لە بەغدا ئێمە لەوێن دەرێ هەندێکمان زۆرمان محەولدا حتا چوینە لای کاک حەبیب بۆەوەی شتێک بکرێ ئەوە پێش ئەوەی ئیعلان بکرێ حەبیب محەممەد کەریم تر لەگەڵ زەبیحی هەبوو عەبدوڕەحمان زەبیحی چوینە لای ویش کە ئەتو عالیمی و ئەتو شخصێتێکی وایە و دەبێ شتێکوە بکەن ئەوە نەبێ ئەوە ئەگەر بوو ئەوە وەزعی کورد زۆر خراپات و باشی ئەزاری دیتمان یعنی زۆر بەداخەوە زەبیحی زۆر متحمس بوو بۆ ئەوی شقاقە یعنی ئەو لایەنگر بوو زۆر لایەنگری باڵی مەکتەبی سیاسی لایەنگری باڵی مەکتەبی سیاسی بوو حەبیب نا
قلت والله وهذا سب على قلت لو رجعنا هذا سب وابو او بو سكرتيري مكتبي سياسي بەڵێ بله ئەی ڕووداوەکانی تری دوای ئەوە طبعاً ئەمە 64 باسەکەین دوای کۆمەڵە ڕووداوی تری گرنگ لە عێراقا ڕۆیە ئەوە کەوتنە خوارەوەی فڕۆکەی عەبدولسەلام عارف و هاتنی عەبدولڕەحمان و عەبدولڕەحمان بەزا سەرۆک وەزیران اینجا دواتر 68 ڕووداوەکانی حیزبی بەعەز جاری دووەم یەنەوە ئەمانە تۆ لە ناو پرۆسەی سیاسیە هەبووی یاخود هەر بەکار و وەزیفەی زانستی خۆتەوە خەریب یا کاری ئیمامەتەکەتەکە ئەی والله هەر کاری خۆمان بووین هەر کاری خۆمان دەبوو ئیمام بووین بەس علاقەمان لەگەڵ حەرەکە هەبوو وەنەبێ بێ حەرەکە بین چونکە لەو فترەیە بوو ئەمەیان تەکلیف کرد بچینە لای کە لە دوای 63 کە ویستیان ئیبادەی جینۆسایدی کورد بکەن یعنی جەیشی عێراقی جەیشی سووری بەدوو بە یەک حەملە ویستیان ئیبادەی وەسعی منتیقەی کوردی هەموو ئیبادە بکەن بەدوو هاتن هەرچی مەڕ و یعنی سەڕواتی کوردی هەیە هەمویان برد إحنا بدو وين عدو ها وين العدو حتى مسڵاویەکان ئەوانەی بەدین بوون نێزیک چەند مانگ گۆشتیان نەخوارد چونکە هەموو مەڕەکانیان هەبوو بردبووی کوردەواری نەکو ئەی گۆشتی ئەو مەڕانەبی کە غەسب کرایە یعنی ئەوە زاهیرەیەکی باش بوو کوردەکە مرتاح بوو بەوەی کە گۆشتی مەڕ نەدەخورات چەند مانگ چونکە هیچیان نێشت لەم ئەسنایە ئێمە زابتێک مەسئولی ئێمە بوو من و زەڵمی و برادەرێکی کاک حەمە عەلی کە کوڕی مەلا محەممەدی ڕەئیس ئەوەی گەڵاڵەیە ئەویش هەر ئیمام بوو لە جێش وتیان بە ئێمە دەبی بستن لای محسین حەکیم ڕیسالەیەکی شەفەهی مەلا مستەفاهای بگەینە ئەو کاتە و مەرجعی باڵای شیعەکان بوو مەرجعی بالای شیعەکان بوو ئێوەش کە دەچن على ئەساس هەر یەک لە ئێوە مەلای گوندێکن لە کوردستانە خۆتان مەشهەدەکە دەبیدن آخر محسین حەکیم چی وتبوو لەسەرەوە کە وتبووی کوردەکان شیوعین نە ئەوان معلوماتیان هەبوو و خۆشی وەی گوت معلوماتی هەبوو کە حکوومەت ئقناعی کردیە فتوایە دەربکە کە ئەوانە شیوعین تەئیدی لێدانەکەی بکە هێشتا نەیکردبوو مهم یاڵڵا واجبە بچین چکە ئەو وەختی کەس حسی نەدەکردوە و ئیبادەیە ئێمەش خۆ لە عالەم زیاتر نین ئەو کاتە ئەو لە نەجەف بوو ئەو لە نەجەف بوو من سارێکی گچکەم هەموو ئۆستن چووین وەختی مەغریب گەیشتینە مزگەفتی ئیمام عەلی نوێژمان دەکرد دیتم مەلا زۆرن لەوێندەرێ گەنجێک چەند گەنج هەبوون و دیارەوەرە تەڵەبەی حەوزەنە ئەوەی لەوێ دەخوێنن یەکێک ئەمن پێ بگۆ گوتم ئستاذ نەک دەر نزور السەید پێمان دەکرێت بچینە لای سەید محسین حەکیم خوا ڕەحمی کرد ئەو کوڕە گوتی ئیتفەضەلوا وەڕایە لە دوومە یعنی ئەوەی شێک زۆر زەحمەت بوو لەومان ئاسان بوو ئەو تەڵەبە دەڕۆیش ئەمەش هەر سێکمان منزەرێکی غەریب سێ مەلای کورد یعنی سونە جبە و عەمامەوە بەو جبە و عەمامەوە ئەختەر شی ممکن تتصەوەرە بۆ خەتەر بوو هەموو دنیا جاسوس بوو هەموو دنیا حرەس قەومی بوو نارێ ئەوە چ دەکەن لێرەوە
يعني تەنیا خوا ئەمەی قوتار کرد هی بە هەموو معیارێک مستەحیلە مهم بە دووی داچووی تا گەیشتینە خانێکی بەسیط چووینە سەرەوە چووینە ژۆرێ دەبینین ئەوە سەید دانیشتێ دوو گوردێکی لەسەر دوو گوردێ دانیشتی یەک شەخسی لە تەنیشتە طبعا ئێمەش دەزانین وەزعمان خەتەرە لەبەرەوە ڕەسەن دەستمان بە قسە کرد ئێمە هاتووینە لای مەلا مستەفا مناشەدەی جەنابەت وەزعمان ئەو هایە و ئەو هایە ئەو بزگەفت نما مناڵ نما ژن نما ئەموو عالەمەیان عیبادە کرد کە جەنابەت تەدەخول بکەی ئەو شەڕی ڕاگری ئەو ئیبادەی ڕاگری ڕاستەن ئێمەی وتی ڕاوەستن ئەمن قساکەم وتی چاکتە حەسەنەن فەعەلتم جێتم وە قسەی وێ وتی حکوومەت عەزیز عوقەیلی ناردووە عەزیز عوقەیلی وەزیری ئەو دیفاع بوو قەناعەتی بە من کردیە کە ئێوە شیوعی عینی ئەو هەوە قسەی بوو ئەم شەخسەی لەوێ بوو شكل عجمي بو قلت مولانا فرضا هم شيعة هم شيوعيين أطفالهم هم شيوعيين ما هجوم كاتسر بعسي كان بعسي دجمني كردنينا دجمني شيعة أو هاي أنكد أو هاي أنكد أو هاي أنكد الرأي قلت قوتي ئێوە وەزعتان لێرە خەتەرە ئەجینا دەبایە ئەو شۆ میێوانی من بن ئێستا محافظ دێ ئێتە لای من ئێوە نابی لێرە ببینێت ریسالەکەتان گەیشت لەو ڕۆوە من خەریکی ئەوە دەبم ئەو شەڕە ڕاگرم ئەو بوو فعلا لە دوای ئەوە بەیانەشی دەرکرد کە ئەو شەڕە ئەبێ ڕابژیرێ شەڕە لەگە موسڵمانان و نازانم چی شەڕی کوردی بەلا ئەوەی جەنابەت لە یادداشتەکان باسیەکەی هەر تۆمەتی شوعی بوونەکە بۆ کووردە یانی بە پاساوی شوعیەت قەمعی کوردە وایە على ئەیەتی حالەوە نەتیجەی خۆی بوو وەڵڵا چووینە خوارێ یەک لە کوڕەکانی لەگەر ئێمە هات 15 دیناری داینێنێشێک 5 دینار بۆی نانی بخۆین على ئاساس لەسەر میێوانی ئەوین مهم وەرمانگرت بە بەرەکەت و گەڕاینەوە نازانم چۆن دەڕۆی خۆی سیارەکەی من ئەعلا سرعەتی 100 بوو لەسەر 100 دەڕۆیشتی دووسێ چین وەخت بوو تووشی سدام بین خوا قوتاری کردین ئەوە ئەختەر عملیە کە ئێمە کردممان لە حیاتی خۆ کەواتەوە کاتە گوێ لە مەرجعی ئایەتوڵڵاکانە گیرا بۆ پێ ئایەتوڵڵا کە بە ڕێزی باسیەکەی هەموو وەقت ئێستاش ئێستا گوێ ئەگیرا بەڵام ئەو کاتە دەسەڵات لە عێراق شیعەکان بەو شێوەش دەسەڵاتیان نەبوو دەسەڵاتیان زۆر بوو بەڵام دەسەڵاتی ڕۆحیان هەبوو زیاتر دەسەڵاتیان هەبوو احترامیان هەبوو بەڵێ من سوپاس دەکەم بەشی یەکەمی بەرنامەکەم لێرە تەواوە بێ بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەکەم لەگەڵ دکتۆر محەممەد شەریف تاوەکو بە یەکگەیشتنەوە لە بەشی دووەمی بەرنامەکە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک